سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بە سەرکراوی خەڵکی شاری سنە، بەردەوامی مانگرتنی بێهزاد ڕەسووڵی لە زیندانی ناوەندی شاری سەخس، کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی نەوتی فەلات قاڕا لە ناو چامەڵایەتیەکانی خارک و سیری و بەردەوامی کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی قەندی خاوەرمیانە لە شاری شوش. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، سنە، مەریوان، مەشهەد، زەنجان و چەند شاری دیکە ئێران دژ بە وەدی نەهاتنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بەشەروانی کۆبوونەوەکە باوتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی، ئازادی دەست بەجێ خانشینکراوانی دەست بە سەرکراو، پێدانی حەقدەستە دووەخراوەکان و هەروەها بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مایشەتی خانشینکراوان بوون. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بە سەرکراوی خەڵکی شاری سنە. بەپێ راپۆرسەکان چیاکۆ ڕەزایی هاوڵاتی خەڵکی شاری سنە سەرەڕای تێپەڕبوونی 88 ڕۆژ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێککەوتی چواردەی خەرمانانی ئەمساڵ لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە لە شاری سنە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شانی باسا سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بە سەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە و تەنانەت لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەریش بێبەشکراوە. بەردەوامی مانگرتنی بێهزاد ڕەسووڵی لە زیندانی ناوەندی شاری سەقس. بەپێ دوایین راپۆرسەکان بێهزاد ڕەسووڵی هاوڵاتی تەمەن 42 ساڵ و خەڵکی شاری سەقس بەهۆی بەردەوامی مانگرتنی لە خواردن لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدایە. ناوبراو ڕۆژی شەممە چواری گەلاوێژی ئەمساڵ کاتی سەردانی لە شاری ئیسفەهان لەلایەن هێزەکانی ئێدارەی دەسەڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و پاش 3 مانگ لێپرسینەوە وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ لەلایەن نەو هێزانەوە ڕەوانەی زیندانی ناوەندی شاری سەقس کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە دژ بە ناڕوونی ڕەوەندی دۆستیەکەی و هەروەها بێبەشکرانی لە سەرسایترین مافەکانی زیاتر لە 70 ڕۆژە مانی لە خواردن گرتووە و بۆ هۆیەوە لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدایە. کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی نەوتی فەلات قاڕا لە ناوچە عەمەڵایەتیەکانی خارک و سیری. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شەرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغەڵە لە ناوچە عەمەڵایەتیەکانی خارک و سیری دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە جاخوازیەکانیان کۆبوونەوە. بەشەروانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای چەندان جار کۆبوونەوە دژ بە پێنەزانی حەقدەستە دواخراوەکان و هەروەها گەندەڵی بەرپرسانی ڕژیم لەلایەن ڕژیمەوە نەک تەنیا بایەخ بە داخوازیەکانیان نادرێت بەڵکو هەڕەشەی سازکردنی دۆسەیان لێکراوە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، گەڕانەوەی و بڕەپارەیە کە وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. بەردەوامی کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی قەندی خاوەرمیانە لە شاری شوش. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شەرکەتی قەندی خاوەرمیانە لە شاری شوش دژ بە وەدی نەهاتنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بەشەروانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەزانی حەقدەستە دواخراوەکان دۆخی ژیانیان لە خراپیزایە و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. کرێکارانی نەڕازی لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوازیاری بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بە پێ دابینکردنی بیمە دەرمانی کارامە و ئیمکاناتی شوێنی کار،
کەمکردنەوەی سەعاتی کار، پێدانی هەغدەست و مەزایە جواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەی و هەروەها وەجی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. دەستبەسەرکردنی 4 هاوڵاتی خەڵکی شاری سەبزەوار. ڕۆژی یەکشەممە 9 سەرماوەزی 1404 هەساوی 4 هاوڵاتی خەڵکی شاری سەبزەوار لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرسەکان ئەو 4 هاوڵاتیە بەناوەکانی شکوه و شەهروز سەدیدی، مەسعود مۆقەیسە و موشتەبا مۆقەیسە بە هێرشی هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی ڕژیم بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و پاشان ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. شایانی باسە مەسعود مۆقەیسە پێشووتر بەهۆی چالاکیەکانی دژ بە سیاسەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بارەها لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بانکێش لێپرسینەوە و هەڕەشەی لێکراوە. دووە هەواڵ لە سێزارەزانی 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانخەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 2 بەندکراو بەناوەکانی ئیحسان نادی و مەنسوور جەلالی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی عێراق و کرمان ئیعدام کراون. هەروەها 6 زیندانی دیکە بەناوەکانی یاشار سادقی، عەلی حسێن ڕەشیدیان، کازم معتەمەدی، مەروان جابری، ئیمان مهرابی و عەلی موراد شەهبازی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە بەندیخانەکانی بۆکان، ساوە، دێسپول، سنە و یاسووج لە سێدارە دراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.